ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی تەنها پیتەکانی ئەم ئاەتە ناخوێنینەوە، بەڵکو دەیکەین بە نان و بەرەکەت بۆ سەرخوانی ئەم نازدارانە. ئەم جارە چیرۆکی بربانگی نازداران جیاوازترە. 263 نازدار و 63 خێزان بربانگەکەیان دەبنەوە بۆ ناو ئارامی ماڵەکانیان. طبعا ئێمە ماوەی 2 ساڵە هەماجیمان هەیە لەگەڵ نەخۆشخانەی میهرەبانی. دەستپێکی کارە هەوبەشەکانمان بە دروستکردنی کارتی بیمە بۆ مناڵانی بێباوک لە سنووری دەستگای خێرخوازی بارزانی بوو. لە چوارچەوەی کۆبوونەوەیەکدا و کۆکردنەوەی ئەو ئایلانە دەستمان کرد بە دروستکردنی کارتی بیمە بۆ مناڵە چاوگەشەکان و کەسوکاری مناڵەکان. تابان بۆ ئەو ڕۆژ دیزان دەست پێش خەریکی ترە جێگەی خۆیەتی کەسوپاسی بکەین، دابینکردنی سبەتەی خۆراک و هەروەها ژەمی خۆراک بۆ ژمارەی 263 ئایلە 63 کەس کە 63 ئایلە لە خۆ دەگرێت. سوپاسیان دەکەین، سوپاسی ئەو دکتۆرانەش دەکەین کە لێبوردەبوون و کۆمەڵێک پارەیان داناوە بۆ دابینکردنی ئەم کەلوپەلانەی کە ئەمڕۆ ئێمە دابەشی دەکەین بەسەر ئەم مناڵە چاوگەشانە و کەسوکاریان. میهرەبانی لای ئێمە وەرزی نییە، بەڵکو سیستەمە. بیمەی تەندروستی میهرەبانی ئەو قەڵغانەیە کە ماوەی 2 ساڵە و تا تەمەنی 15 ساڵی خەمی دەرمان و نەشتەرگەری لەسەر شانی دایکی نازداران لا دەبات. سبەت ئەو پرۆژەی بیمەی تەندروستی نازداران لە خستخانەی میهرەبانی کە ئەمە هەماهەنگیمان کرد لەگەڵ 13 ڕێکخراوانی کە لەناو هەولێر بەشی کەفالەتی نازدارانیان هەیە بەبێ جیاوازی. ئەمە پەیوەندیمان بە هەمویانەوە کرد، هەر کامیان هەر ڕێکخراوەک چەند منداڵی هەیە تەمەنیان لە 15 ساڵ گچکەتر زانیاری منداڵەکە و ڕسمی منداڵەکە بینیتن. ئەمە هەویەی بیمەی تەندروستیانمان 2 ساڵ پێش ئێستا لۆمانمان کرد. ئێستاش ڕێکخراوەکانی دیکە ئەوەی بەشداری نەکردبوو یان ئەو ڕێکخراوانی کە بەشداریشیان کردبوو دەتوانن ئەگەر منداڵی نوێ هەبیتن یعنی تازە بابیان وەفاتی کردبی عینی زانیاریەکانیان بنێرن. ئەمە بیمەی تەندروستیان دروست دەکەین و بیمەکەش ئیمتیازەکەی چیە؟ ئەو منداڵەکە دێتە خستخانەی میهرەبانی بینینی دکتۆر فریە، هیچ پارە لێوەرناگیرێ، دوایی هەر خزمەت گوزارێکی پێویست بێتن لە دەرمان لە عیلاج تەبیعی یاخوا نەخواستان نەشتەرگەریشی بی ئەمە 150 لە داچی نەخۆشیەکە وەرناگرن نیوەی پارەی نیوەکە بەشی خێرخوازی لە ڕێی خێرخوازانەوە دابین دەکاتن. بەڵێ ئەو پشکی خێریەی تۆ کڕیوتە بووتە ئەو کەبابەی کە منداڵێکی نازدار بە شەوقەوە چاوەڕێی دەکات. مناڵەکانتان تا چەند دڵیان خۆش بوو کە زان زۆر دڵیان پێ خۆش بوو، هەتا بڵێ هەمیان خۆش بوو تیان با بچین کتم دە با بچین باشە خۆشم پاکەرەوەمە لە ئیش دەکەم. پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ دەفەرموێت کاتێک کەسێک دەستی بەسەر سەری هەتیوێکدا دەهێنێت بە ئەندازەی هەر تاڵەموویەک کە دەستی پێ دەکەوێت چاکەی بۆ دەنووسرێت. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی ئێمە دەستمان بۆ دڵی 263 منداڵی نازدار برد تا پێیان بڵێن ئێوە تەنهانین. دەستخۆشی لە میهرەبانی دەکەم، بەڕاستی دەستیان خۆشببی خواردنیان پێداین، ئەرزاقیان پێداین و زۆر سپاسیان دەکەم، دڵمان زۆر خۆش بوو کە هاتین یارمەتیان داین. بەخێر بەنیاخوا پێشتر هاتوونەتە میهرەبانی؟ بەڵێ. چۆنی بوو هاتنە میهرەبانی؟ کێتان نەخۆش بوو؟ سارەکانیان چۆن بوو؟ وەڵی براکەم تۆزە نەخۆشی لە سەری هەبوو بە نیوەی نەرخ عیلاجیان کردین و دەرمانیان پێداین. تۆش وەرە و ناوی خۆت لەم کاروانەدا بنووسە بە ئەم زەردەخەنانە بەهۆی پشکەکەی تۆ بەردەوام بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی